بازنێ ناڕازی لە هەمبەری پاشکەتنا موچەی و بەردەوامیە سیستم هێلگرتن بەرفرە دەبە و دەستەیەکن مۆزدە کەسی بناوێ برێ ناڕازی خەلکی سلێمانیە بۆ نیشاندنە ناڕازیبوونان هات پێکانی. ئەف جارە مامۆستا بە چنێ ناڕازیبوونی نیشان نادن بەلکۆ پرانیە تەخۆچینێن جودایەن خەلکی دەنگێ ناڕازیبوونێ ددنە بە گوهێ حکومەتدا. لەڤر هەژمارەیەکە وڵاتی بەنونەراتیە تەخۆچینێن جودایەن باشار و باشارۆکان یەن دەوروبەرێ سلێمانی و گەرمیان دەستەیەکە نۆزدە کەسی بناوێ بەرە خەلکی پێک ئانێ. ئەف ژی وانا دەبێت کۆ دە ڕۆژێن داهاتیدا سەردانا باژار و باژارۆکە نەهەرێمە بکەن بە مەرەما بەشداریکردنا خەلکی دەخوانیشاندانن نەڕازیبوونێدا. تەنها مامۆستایان نین ئەم فشارێکی جدیە بێ لێرەوە خاوڵاتیانی خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە کە ئەم جارە خەڵک گەیشتۆتە تینی بەڵام ئێمە داواکەین هەموو هاوڵاتیان لە چوارچێوەی کاری مەدەنی فشار بکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان جەریانە وەرنە سەرجادا با ڕوبەڕوو بمانکوژن ئەوانە کە جەریان با بمانکوژن مستەقبەلی ئەوانە لە هیچ کام لە دیکتاتۆرەکانی وڵاتانی عەرەبی باشتر نابێ بەڵام ئێوە داواکەین ئەم زەنگێکی باش بێەوە بە خۆش خۆیان بێنێتەوە. وەکەندامێ دەستەیە ئاماژە بێ چە دەدیکەن کو بەرەی خەلک ڤەکری دبە و دە ڕۆژێن داهاتیدان نوێنەرێ پارێزگان یەندن یەن هەرێمێ تێنە ناوا دەستەیە بە ئارمانجا ئامادەکاریکردن ji بۆی خۆنیشاندانên بەرفرە وەکە ئەو دبێژن بریارە لە 27 مەهێ بێ ئەنجامدا. دەستە نوێنەرێ هەر ئێکش پێشمەرگەین دێرین کە سوکارên شەهیدان مامۆستایên زانکۆی فەرمانبەر کە سوکارên زیندانیان مامۆستایên نەڕازی ئەندازیارە چالاکێن سیڤیل پۆلیسێن خاننشین کارمەندێن سەخلەمیە پارێزەرانە ڕۆژنامەنویس و کاسبکارانە پێکهاتیە. کاکە هاوڵاتی هیچی ناوێ تەنها خزمەت گوزاری دەوێ تەنها دەوێ بژی هەمووی بۆ خۆتان پێشنیارم ئەوەیە هەموو هاوڵاتێکی ئەو نیشتیمانە بە باوکو و دایکی مناڵ بە مامۆستا بە فەرمانبەر بە دوکاندار بە هەمووی پێیان بڵێ بەسە. ئەکەدیا مامۆستایان کوردستانێژی چاوەڕێی بەرسداینا وان داخوازیانە و خست بوونە هەمبەری بارزانانی و ئەگەرێ جێبجێنێکردنا وان سۆزان ئەوێن داینەوان ئەو ڕژدن لەسەر بایکۆتکردنا داوامە ئیساڵ. آخر وەرەقە آخر هەنگاومان ئەو بوو لەگەڵ بارزانیا کۆبووینەوە بارزانی وعدێکی جدی بە ئێمەیەوە کە سیستمی موچیان لای هێڵەمیان چاکسازی تیاکەم بم شێوەیە نامێنێتەوە. ئێمە ئێستا چەند ڕۆژێکمان لە بەردەما ماوە لە بینی ئێمە و بارزانیە لە حاڵەتی نەبردنە سەر ئێمە کۆمەڵی بڕیاری مەکتەبی تەنفیزیمان هەیە لەوانە گرتبوونەوە لە سەرجەم شارەکانە بەم شێوەیە هەروەها بەشدارینەکەنی زەنگی خوێندن. ئەوە جودا ژە بەرەیە ناڕازیە خەلکی هەبوونا نوێنەرن کاسبکارانە دە ناوە دەستێدا. دەبێ کاسبکار گەشت بنەوێ باوەریە بۆ نێشتنا ئاخفنێ بڤاڵایی پێتیوی بکە دە خەما توژیکردنا بەریکە موچە خۆراندا بن.